دەتوانم بە دڵنیاییەوە بە هەموو لایەکی ڕابگەێنم کە باشتر لەم شێوازی نەشتەرگەریە لە سەرتاسەی زەویە بوونی نییە. واتە ئەم نەشتەرگەریە لەمە باشتر ناتوانرێ لەم کاتەیە ئەنجام بدرێت. شۆڕشی پێشکەوتنی زانستی پزیشکی بەرەو هەنگاوە گەورەکانی دەچێت. لە جیهانی ئەمڕۆیی پێشکەوتندا زانستی پزیشکی ڕۆژ بە ڕۆژ پێدەنێتە نێو گۆڕانکاریە مەزنەکان و داهێنانی ئامێر و تەکنەلۆژیای ورد و پێشکەوت و لە چارەسەرکردنی نەخۆشیە باوەکان و نوێیەکاندا. هاوکات شانبەشانی ئەم پێشکەوتنە فراوانە پزیشکان و پسپۆڕانی بوارە جیاوازەکانی پزیشکی لە گۆڕۆپانی بەرەو پێشچوونی پەرەپێدانی توانە زانستی و پزیشکیەکانیان لە وردبوونەوە و تێڕامانی نەخۆشە جیاواز و هەمەچشنەکاندا سوارچاکی دەکەن و دەیانەوێت دڵنیایی زیاتر بە مرۆڤایەتی بدەن. ئەمڕۆژ لە کوردستاندا ئەم جۆرە لە هەوڵ و کۆشش و خزمەتکردن بایەخی زیاتری پێدەدرێت و کێبرکەی باشترین خزمەتکردن بە نەخۆش و کەیسە جیاوازەکانی نەخۆشی بە نوێترین چارەسەر و کەمترین زیان و باشترین ئەنجام ئامانجی پزیشکانی بوارە جیاوازەکانە. لە تاوەری تەندروستی سمارت پۆلێک لە پزیشکان بەردەوام لە هەوڵی ئەوەیان ڕۆڵی پێشەنگ و یەکەمیان هەبێت بۆ خزمەتکردنی چارەخوازان و هاوڵاتیانی خۆشەویست تاوەکو کەڵک و سوودمەندی ئەم پێشکەوتنە مەزنانە لەسەر جەم بوارە پسپۆڕی وردەکانی پزیشکیدا بە هاوڵاتیان و چارەخوازانی بگات. لە ماوەی ڕابردوودا و لە کاتە جیاوازەکاندا توانراوە نەشتەرگەری بێوێنە و دەگمەن ئەنجام بدرێت و لە نێویاندا ئەو نەشتەرگەریانەی کە ڕەنگە بۆ یەکەم جار بێ لەسەر ئاستی کوردستان و عێراق بەو جۆرە ئەنجام درابێت یاخود بە هەمان ئەو کوالیتیە بێت کە لەسەر تاسەری زەویدا ئەنجام دەدرێت. لە نمونەی ئەو نەشتەرگەریانە نەشتەرگەری لابردنی غودەی سنگ بۆ مناڵێکی تەمەن 12 ساڵ کە سوپاس بۆ خوا نەخۆشەکە کەمتر لە 24 کاتژمێر لە نەخۆشخانە مایەوە. نەخۆشیەکانی ڕژێنی سایماز یان ڕژێنی ژێر کۆڵەکەی سنگ لە مناڵە نەخۆشیێکی زۆر باو نییە، بەڵام لەو کاتانەی کە ڕۆیە پێویستی بەوەیە کە بە شوەیەکی نەشتەرگەریانە چارەسەر بکرێت. بێگومان چەند ڕێگەیەکی جیاوازەیە بۆ نەشتەرگەری. ڕێگە کلاسیکەکە بریتە لە فەتحی سەدر واتەکردنەوەی سنگ و ڕێگەی دوم بریتە لە دەرهێنانی ئەم غودەیە لە ڕێگەی ملەوە برینێکی مل و ڕێگەی سێم و ڕێگەی نوێ و ئەوەی لە تاوەری تەندروستی سمارت جێبەجێکرێت بریتە لە لابردنی ئەم غودەیە لە ڕێگەی نازووری سنگەوە. نازووری سنگ بە چەند فەتحەیەک بە چەند کرانەوەیەک یان بە یەک کرانەوە بە چەندین جار لە تاوەری تەندروستی سمارت الحەمدولیلا بە سەرکەوتوانە ئەنجام درراوە. توانم بڵێم ئەوە ڕۆتینی کاری نەشتەرگەری سنگە لە تاوەری تەندروستی سمارت. ئاخر جاریان بۆ ئەم مناڵە بوو کە غودەی سنگی ڕژێنی سنگی لە ڕێگەی سێ کونەوە لابرا کە دوان لە کونەکان ئەوەندە بچووکە بە پلاستەری سەحبی خوێن داپۆشراوە و یەکێک لە کونەکان بە پلاستەری کانۆلا داپۆشراوە و الحەمدولیلا نەخۆشەکە چەند کاتژمێرێک دوای نەشتەرگەریەکە هەستا سەر پێ و بەپێی خۆی گەڕاوە. ڕۆژی دووەمی نەشتەرگەریاوەڵێن ڕۆژێ دوای نەشتەرگەریەکە کەمتر لە 24 ساعت پێاتە پەڕی کە نەخۆشیەکە ڕۆشتەوە ماڵەوە. سوپاس بەخوای گەورە توانم بە دڵنیاییەوە بیڵێم کە ئەم نەشتەرگەریە بەم شکڵە باشتر لەمە لە سەرتاسەی زەویە ئەنجام نادرێ. واتە ئەگەر لە باشترین حاڵەتە ئەنجام بدرێ ئەمەیە کە لێرە ئەنجام بدرێ. سوپاس بۆخوا تەمەنای تەندروستێکی باش بۆ سەرجەم نەخۆشەکانمانەکەین.